چی بکەین بۆ ئەو گرنگی بە پەروەردە بدرێتن وەکو یابان بکە وەکو ئەڵمانیا وەکو وڵاتانی پێشکەوتووە خاتون جان تۆ علمی دنیا و پێ بێ قیمەتێکیە کە دەتوانانی بۆ خزمەتی خۆت و کۆمەڵەکاری بێنی ئەوە زانێکە لای فەیلسوفێکی گەورەیە یەمەنیشیە جۆن دێوی نظریەکی نظری پراگماتیکی پەرۆدی پراگماتیکی ئەڵێ یەک وشە یەک کەلیمە لە منهەجا دانانی مەگەر خزمەتی تاک و کۆمەڵ دەکات ئێمە نیوەی منهەجەکەی ئێستا جامیعە و ئیعدادیە لا بە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ هەمان کوالیتی هەم دەرچووە زۆر جار تەخەڵوزەکان لە ژیانە فێرە بێ ئەوەی خوێندنەتی لە جامیعە هیچ ئیسفادەی لێ ناکات یەکەم خەلل لە منهەجماندا جێگەی بۆ تاوگە دووەم ئێمە مێشکی مناڵەکانمان کردووە بە کتێبخانەیەکی گەڕۆک وەکوم کتێبخانەیە پڕمان کردووە لە معلومات بەبێ ئەوەی بۆ خزمەتی خۆی کۆمەلگاکەی بەکاری بێنێ عەمەلی پراکتیکمان نییە تەطبیق خەڵکی هەموو ئاەتە قورئانی لەبەرە هەموو سورەتەکانی قورئان هەموو ئاەتەکان بەڵام یەک دێڕی لێ جێبەجێ ناکە بە چیە چێت عەمەلی پێ ناکە ئەمەیە ئێمە لێرە تۆ مناڵەکە و فێرەکەی من هەموو جارە بە نمونەیەن بۆ لە پەرۆدەی نیشتیمانیە نیشتیمانی خۆخۆش بێ نیشتیمان وایە نیشتیمان وایە دایکمانە ئەمەمانە و حیکایەتانی بۆکەین بەڵام بە عەمەلی فێرمان نەکردووە درەختێ بڕوێنێ بە عەمەلی فێرمان نەکردووە لەسەر جادەکە شتێ هەڵگرێتەوە باوکی لەولاوە شتوانە جامەکە کەواتە هیچ قیمەتی نییە ئەم پەروەردەی نیشتیمانیە لەبەرەوەی بەس قسێ لە ناو مێشکەیە دەیخاتە سەر وەرقە ئیمتیحان دە دێنێ بەڵام یە دارەکە هەڵەکەنێ ژوورەکەی دیوارەکانیە نووسێ درەختەکان لە ئاژەڵەکانەیە درەچوو چیمان کرد بەچی بەحەز لە شێت پێی دایکانە من جارە بە نمونەیەن مناڵی داما و پێی دەرخەکەی تو دە لە دەیتە ڕاستەمە شەق لە دایکی ئەڵا جنێ و تفیلێگە خوێندەوەرە فێری کە بڕاتەوە دەستی دایکی ماچکە دەستی مامۆسای دووەمی ماچکە ڕێزی بگرێ و دە لە دەی بەرێت ئەبێ لەمە دووە بە عەمەلی بە پراکتیک ئەم شتە بەم کتێب کرد نەخۆشەویستی نیشتیمان و لێبوردەیە بێ ئێمە من باوگە بێ لێبوردە بێ لە خێزانەکەی لە مناڵەکەی ببوورێ لە دراوسەکەی ببوورێ اینجا مناڵێک فێری لێبوردەیەکەم کە شەڕیانە بێ نەچێ بڵێ بڕۆ تۆڵی خۆ بکەرەوە بڕۆ تێی هەڵڵا بڕۆ تۆ پیاوی خۆ زەعیفەنی بۆ ئەگیدەی فێری شەڕ و کوشتاری بکەم ئەبێ بڵێم بیانیان هەردووکیان بێنن بە عەمەلی ئەم لەولا یەکتری ماچکەن داوای لێبوردن بکەن جارێک هەشتیوانەکەن وردە ئیتر وردە بەشی لە کەسێتی دکتۆر بەڕاستی ئەو شتە گەلێک زۆرە مەسەڵەن مندار لە کۆرانێ بە شەڕ دێتن بابەکە دەرێ بڕۆ هەتا لی نەدەی نییەوە بەڕاستی ئەو شتە زۆرە اینجا آخر ئەمە بێزەی چۆنە ئەمە بێ بە کەلتور لە بەشێ لە ژیانمان ئەو باوکەوە ئاڵێ بەسەزانی هەندێک جار ناچاریەوە ئاڵێ با من تەجروبەی خۆمەوە باسم باڵمان لە شوقەکانی ڕۆناچی بوو مامۆستای جامیعە بین و شوقانەیان نابووینە لەوێ نیشتەجێەوەینە تا هاتینەوە سلێمانی طبعا هەمووی مامۆستای جامیعە و وەزەفی جامیعە بوو کە لەوێ بوون مناڵەکان یارییان نەکرد من کوڕەکەی خۆم ئەچووە ناویانەوە شەڕیان پێەوە نیە شەڕەکە مناڵ نەهات هاو بە من نیوەی بوو باوکەوە لێمەیە ئەو پیاچە ئەم گوو پەیدا تۆ شەڕمەکە باوکە جان بە باوکی بڵێ من بووم کە چۆن ئەم بە مناڵەم شەڕمەکە باوکیشی بە مناڵەکە واڵێ ئەچوو بە باوکەکەی و دەگوم مناڵەوەم لێکای قەی ناکە چاریەکە هیچ قسەی ناکە جاری دوم لیانە و سێیان لیانەوە کە بیرم لێ کردەوە یعنی باشە بەم پەروەردە و منەمە علم نەفس تەطبیقکەم مناڵەکەمە فەوتێ لە ناو ئەمەیە ئەبێ ئەو دایک و باوکانی تری جوان بکەن وەڵای منیش لە ناچاریە خۆمە غەڵەتە بەڵام چی بکەم بۆ پارێزگاری مناڵەکەم منیش دەچوومە خوارم و یەکی شەق کتێڵی توی دووتێڵە دەی بە دیارە وەستام بۆ ئیتر چییەکە خۆ غەڵەتە ئەی داشە نابێ دایک و باوکەکان تیژ وەکو من بکەم مناڵەکانی نەسعەت و ئامۆژگاری بکەن دکتۆر دایک و باوکەکان دەبێ خۆیان پەروەردە بکەن بەڕاستی ئەو دەبێنە سەر منداڵەکان طبعا وەڵای نەما گوێمە هەندێکە گاڵتەی پێکاڵم 20 ساڵ پێشەوەی مناڵ لە دایوێ دایکێکی پەروەردەکەی کە دایکەکەی جنێ و فرۆز بوو وشەی ناشرینی وت خاتون جا مناڵەکەش لەوە فێرە بێ بەلاسایکردنەوە مناڵ ئێستا تۆ مناڵی ساڵێکە تەمەنی زمان دەربێنە مناڵی و زمان دەرێنێ تفکە تفەکە شەق هاوە شەقا چی وەکو توتی لاسایی دەکاتەوە